نابینان و گۆچانێکی سپیان لە باخەڵناو خۆیان ئامادە کردووە بۆ نمایشی بەهرەکانیان. لەلایەن کەسایەتیەک بە ناوی جیمز بین ڕۆژی جیهانی گۆچانی سپیە، ئەو گۆچانەی داردەستی ئەم نابینایانەیە. گۆچانی سپی بۆ یەکەم جار وێنەگەر جیمز بیگزی بەریتانی لە ساڵی 1920دا دوای ئەوەی تووشی ڕووداوی هاتوچۆ بوو بینایی چاوەکانی لەدەستدا بۆ ئەوەی لە مەترسی ئۆتۆمبیل و پەڕینەوەی لە شەقامەکان پارێزراو بێت ئەم گۆچانی بەکارهێنا. دواتر لە ساڵی 1964 لە کۆنگرێسی ئەمریکادا بڕیاردرا ڕۆژی 15 هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی گۆچانی سپی بناسێڕێت. لە ساڵیادی گۆچانی سپیشدا ڕێکخراوی ڕۆشنایی دڵ لە شاری سلێمانی بە ئامادەبوونی دەیان نابینا بە چەندین کار و چالاکی جیاوازەوە یادی ڕۆژی گۆچانی سپیان کردەوە. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی گۆچانی سپیە هەوڵماناوە کە نابیناکان خۆشبەختانە لە شار و شارچووەکان بینی ناو ڕێکخرا و کۆیان بکەینەوە و دڵخۆشیان کەین بەوەی کە یەکەم وەکو یەکتر ناسینە لە نزیکەوە کە زۆر جار ئێمە تەنها لە ڕێی تەلەفۆن و پەیوەندیەوە یەکتر ناسین و لە هەمووشی باشتر ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ گۆچان کە دابەش دەکەین و نابینان ئاشناکەینەوە بە گۆچانی سپی کە ئەم گۆچانە فەلسەفەیەکی تیا بەردەمی خۆت تاقیکەرەوە جا هەنگاو بنێ هەمومان لەو بیرۆکەیەوە هەوڵ بین کە ژیانی داهاتوومان بگۆڕین. ساڵی 2023 گەیشتەوە ئاسیەکان کە لەدەست بکرێت. هەر لە ساڵیادەکەدا کارێکی نوێ نمایش کرا، ئەویش دروستکردنی کاژمێرێکی تایبەت بوو بە نابیناکان. کاتێککە دوجار پەنجی پیانی پلەی گەرمی سیە پلەی سەدیە پلەی گەرمی پێڵە. کاژمێرەکە کات و گەرمی پێ و کاتەکانی بانگ و چەندین ئاگادارکردنەوەی دیکەی لە ڕێگەی دەنگەوە دەدا بە کەسی نابینا. خاوەنی بیرۆکە و پرۆژەکەش دەڵێت کاژمێرەکە بە چەند قۆناغێکدا تێپەڕیوە و چەندین ساڵ بە بەردەوامی کاری لەسەر کردووە تا ئەوەی بتوانێت بەم شێوەی ئێستا بۆ لە دەستکردن گونجاو بێت. لە تازەترین داهێنانە کاژمێری زیرەکی دەنگی بۆ دەست کە کاژمێرەکە بەم جۆرە کاژمێرەکە کۆڵە تایبەتمەندی لە خۆی گرتووە و بچووکتر بۆتەوە لە قەبارەیە و لە هەمان کاتیشە ئەتوانین بڵین کوالەتی بەرز بۆتەوە بەڵام بەداخەوە ئامێرەکان تۆزێک تێچویان زۆرە کە ئەمە بڕاستی لە دەسەڵاتمانە نییە چکە هەر ئامێرەکە بەدەستی دروست ئەکرێت هەر خۆی تێچۆکەی گرانترە بێ وەک لەوەی کە معمەلێک دروستی بکات. باپەی ئاماری تۆڕی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ساڵی 2022 بە هەموو توێژەکانەوە نزیکەی 90,000 خاوەن پێداویستی تایبەت تۆمار کراوە کە ئەمانە پێکدێن لە خاوەن پێداویستی تایبەتی دەست و پێ و نابینا و فیزیک و کورتەباڵاکان و تالاسیما و هیمۆفیلیا. ئەمیر محەممەد کورسان نیوس سلێمانی.